دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەران کە بە فەزیحەیەکی گەورەی ساختەکاری کۆتایی هات، هەردوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان کەوتنە باسکردنی یەکریزی نیشتیمانی و زەرورەتی ناردنی یەکتیم بۆ بەغدا بە بڕوای چاودێران پەنابردنی یەکێتی و پارتی بۆ دەستەواژەی یەکریزی نیشتیمانی لەلایەک بۆ پەردەپۆشکردنی تەزویری هەڵبژاردنەکانە و لەلایەکی دیکەشەوە بۆ شاردنەوەی شکست و تەنازولات بۆ لایەنە عێراقیەکانە لە بەغدا. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی دەڵێت پارتی و یەکێتی هیچ کات یەکریزی کوردیان نەویستووە، چونکە گەرمەبەستیان بووایە حکوومەت و دام و دەستگا شەرعیەکانیان دووبەش نەدەکرد. پارتی و یەکێتی بخوان یەکریزیان ناوێت، چونکە گەر بیانویستا تا ئێستا بخوان یەکریز دەبوون، یەک حکوومەت دەبوون، ئێستا ئێستاش دوو ئیدارە و دوو حکوومەتە لە هەرێمی کوردستان و ئەوان یەکریزیان دەوێت لە بەغدا بۆ دەستکەوتەکانی خۆیان لەبەرەوە کۆمەڵە پۆستەیە ئەمجارە لەوەی لە دەستی بدەن بۆ دەیانەوێت لایەنەکانی کەش هاوکاریان بن لە دوای وانەوە ڕیز بگرن بۆ ئەوەی کە دیفاع لە بەرژەوەندیەکانی وان بکەن. ئەگەنا بۆ هەرێمی کوردستان بێ بە تاکید ئێمە یەکریزین، یعنی بەڵام ئەوە پێویستی بۆ ئەوان پێشەوەی کە باسی یەکریزی بکەن پرۆژەیەکیان هەبێ بۆ ئەوەی کە لایەنەکان لەسەرەوە پرۆژەیەک دەموت، چونکە لە بەغدا سەبارەت بە هەرێمی کوردستان بەغدا و هەرێمی کوردستان پێویستی بە پرۆژێ. دوای 15 ساڵەوان داریان لەسەر بەردانەناوە بۆم هەموو دەستکەوتەی کە هەبوو، بۆم هەموو کورسەی کە لە بەغدا هەبوو نەیان توانیوە دار لەسەر دابنێت. هەموو پرۆسە هەڵپە سێردراوەکان لەگەڵ بەغدای وەکو خۆیتی، یعنی هیچی چارەسەر نەکراوە. ئێستا دەیانەوێت دوای زینی دەنجی لایەنەکانیش کە گەروان یەکریزیان دەویست دەبەوە پێشەوە دەستکاری دەنجی لایەنەکان نەکەن، یعنی ئەوە گرنگ و بەڵامەوەکان دەنجی لایەنەکانیان دەسی و ئێستاش یەکریزی لەکوێ دەکرێت، یعنی من پێم وانێ بە هیچ کات یەکریزی لەگەڵوان دروست بێ. چاودێرێکی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکات پارتی و یەکێتی لە ڕیفراندۆمە بێبنەمایەکەیاندا باسییان لە تەلاقدانی عێراق و ئیعلانکردنی دەوڵەت دەکرد، کەچی ئێستا کێبڕچیانە لەسەر گەڕانەوە بۆ بەغدا و وەرگرتنی پۆست لە حکوومەتی عێراقدا. ئەو حیزبە دەسەڵاتدارانە چی خراپە بەو میلەتە نەکەن؟ کوردایەتی و دزیان تێکەڵ کردیە، دەوڵەتی کوردستانی و تاڵانیان تێکەڵ کردیە و لە ئاخریشدا ڕیفراندۆمێکیان کرد کەس نازانی ئەو ئامانجە چی بوو. یەکجاری پێگەی کوردستان وێران کرا، باز لە تەلاقدانی عێراق کرا، ئێستا تەسویر لەسەر چوونەوە بەغدای دەکرێت، یەک بە تەنها حیزب چوونەوە بەغدا لەگە مالیکی اتفاقیان کرد کە گوایە مالیکی ئەگە دۆڕی زەرا دەوڵەتی کوردستان یانە کەس نازانی چ دەکرێت. ئێستا لە کاتێشدا داوای یەکریزی دەکەن، هیچ متمانەیەک ئەو دەسەڵاتە گەندەڵە نییە لە کاتێک ئەو دزی و تاڵانی بکە و میلەتی بێ بەش بکە برێوەڕێ یەکریزی بکەین، چکە ئێمە دڵنیاین گەندەڵکار نیشتیمانیان نییە تا یەکریزی بکەین. یەکریزیەکمانە هەیە ئەوی پیرەوترێ بەرەیکەڵ حیزبەکان خەڵک شەخصیات منەزەماتی مەدەنی لەوێ خۆیان یەک خەن و مەلەفی خۆیان تێکەڵی گەندەڵکاران نەکەن لە ژێر هیچ ناوێکی سۆزدار. لە ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم نە لە بەغدا و نە لە هیچ مناسەباتێکی چارەنووس سازدا ڕەچاوی یەکریزی نیشتیمانی و یەک هەڵوێستی لایەنە کوردیەکانیان نەکردووە. ئێستاش دوای شەپۆلی تەزویراتەکانیان بانگەشەی یەکریزی و بانگەوازی ناردنی تیمی یەکگرتوو بۆ بەغدا هیچ نییە جگە لە خۆڵکردنە چاوی لایەنە سیاسیەکان و هەنگاوێکی دیکەی گوماناوی بە ئاراستەی پاراستنی پۆست و دەستکەوتە حیزبیەکانیان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.